دەمە و ئێوارەی ڕۆژی هەینی لە گەڕێکی ئازادی لە شاری کەرکووک منداڵێکی تازە لەدایک بوو دۆزرایەوە کە لە بن دیوارێک بەجێهێرا بوو. ئەم پیاوەی یەکەم کەسە دەگاتە سەر منداڵەکە و خێرا هەواڵ دەداتە پۆلیس. ڕووداوەکە چۆن بوو کە ئەم منداڵتان دۆزیەوە؟ دەم و ئیشا بوو لەیان دایان نابوو. ئیتر من ڕۆژم سیر مەگرت مناڵەکە شینە بوو لەسەر مەخەی وەڕقانی نی ساعت نەگەت پێدوانێ بمردایە. منش هێنام کرد پەلەمان دێنامە ژورەوە لە ماڵەوە شیرمان دابێ شەکراوێکم دابێ بوو. ئێدە ماڵەوە خێزانەکە مناڵەکان عینیان داپێ قەنداخیان گوت و جوان و دامان بەرزەوە سۆپایە و ئێتر جەماعەت ئاسایش و شورتە هاتن بردیان. پرسیشەکانی نەخۆشخانەی ئازادی کە منداڵەکە بۆ چاودێری براوەتە ئەوێ دەڵێن تەندروستی جێگیرە و پرسیشەکان زوو زوو بەسەری دەکەنەوە. ئێستا باشە لەم دەقەیە باشە مناڵەکە خۆتە زانی مناڵە لە جێگەیە فڕێ بدرێ بەم سەرمایە و بەم وەختە طبعاً دێتە ناو خەستەخانەوە باری تەندروستی خراپە بێ تاکو فترەیەک و عیلاج و شت و ئەمانی پێ ئەدرێ جەوێکی بۆ ڕخسێنن ئەو حازینانە ئەمێنێتەوە تاکو تۆزێ باشترە بێت. بە دۆزینەوەی ئەم ساوایە ژمارەی منداڵە فرەدراوەکانی ناو شاری کەرکووک لەم ساڵدا گەیشتە 8 منداڵ. دوان لەوانە تەنیا لە هەفتەی ڕابردوودا دۆزراونەتەوە. لەو 8 منداڵی فرەدراون دواتر دایک و باوکیان دۆزراونەتەوە و بە پۆلیسیان وتووە لەبەر هەژاری و نەداری منداڵەکانیان فرێداوە چونکە ترساون لەوەی بۆیان بەخێو نەکرێ. هەواڵمان پێدرێ کە مناڵێک لە شوێنێ فرەدراوە دەست بەجێ پۆلیس دەکاتە ئەو شوێنە دواتر مناڵەکە گوازرێتەوە بۆ نەخۆشخانەی مناڵبوون بەتایبەت مناڵبوون و بە دوواداچوون ئەکرێ بۆ ئەوانی بزانین کێن ئەو مناڵانە فرادن لەسەر شەقام و لەسەر کۆڵانەکان. بێجگە لە حاڵەتەکانی هەژاری بەرپرسانی پۆلیس دەڵێن بەشی زۆری ئەو منداڵانەی فرێدەدرێن دایکیان لەگەڵ پیاوانی دیکە بەڕێی ناشەرعی پەیوەندی سێکسیان هەبووە بۆیە کاتێ منداڵەکە دێتە دنیا دەوێت لە خۆی دوور بخاتەوە. لە کەرکووکیش وەکو تەواوی شارەکانی عێراق ئەو منداڵانەی دەدۆزرێنەوە سەرەتا دەبرێنە نەخۆشخانە بۆ دڵنیابوون لە تەندروستی دواتر دۆسەکە دەگوازرێتەوە بۆ دادگا و لەوێ دوایین بڕای لەسەر چارەنووسی دەدرێ کە ئاخۆ حکومەت بەخێوی دەکات یان دەدرێت بە خێزانێک کە داوایان پێشەشی دادگا کردووە بۆ بەخێوکردنی. ئۆژین جۆڵا NRT کەرکووک.